بزانین ئەو گەڵایی کە لە ژیانی من و تۆیا هەیە، ئەوەی کە من و تۆ ڕۆژانە ئەیبینین ئەوەرێ و ڕۆژانە گەڵا ڕێزانەکا و ساڵانە وەرزە سوڕێتەوە و پاییز دێ و دەڕوا. بزانین چ واقعێک چیمان پێ ئەڵێ، ئەیوە چیمان فێرکە، ئەم وەرزە بۆچی تەقەلوباتەکە، ئەم وەرزە بۆچی ناوی پاییزە، ئەم گۆڕانکاریانە بۆچی ڕوو ئەدەن. جارێ پێشەکی وەرزی پاییز خۆشەویستەکانم لە زمانی کوردیە لە باڕێزەوە هاتووە. یعنی هەر کاتێ بایەک هاتبێ گەڵاکانی ڕیس کردووە و لەسەر ئەرز دایناون و نەخشانونی، لەبەرەوە کورد بە زمانێکی جوان پێیوتووە با ڕیزی کردووە، یعنی باڕێزی کردووە، یعنی پاییز هاتووە. هەر کاتێ ئەمەتان بینی، ئەم مەنزەرە جوانەتان بینی، ئەم نەخش و نگار و دەستکردە خواییەتان بینی، بۆست لە ئاستیا و بەلاتانەوە قورس نەبێ. بۆیە حەزەکەم پاییزمان خۆش بێ، بۆیە حەزەکەم لەگەڵ پاییزە ئاوێتە بین، بۆیە حەزەکەم پاییز بە وەرزێکی خۆش سەیرکەین. چونکە عولەمایان و سەحابەکان دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێیان فەرمووە ئەلغەنیمە الباریدە، پێیان وتووە زستان کاتی سەرما و سۆڵا، کاتی ڕۆژکوردبوون ئەو دەستکەوتی جەنگەیە کە بە ساردی ئەگیرێ، واتە ڕۆژەکەی کورتە بۆ ڕۆژوگرتن و شەوەکەی دوور و درێژە بۆ شەونێش. ئاوا سەیریان کردووە. لە ئەوروپا و لە شوێنەکانی ترە کاتی پاییز و ئەخیری پاییز و بیدایەتی زستان وەرزی کە ئابەیە، وەرزی خەمۆکیە، بۆ چۆیتر خۆر دیار نامێنێ. ئیتر کاتی ئەوە دەست پێیەکە کە تەمومژێ ڕووەکاتە ئەوروپا، خەڵکی بێتاقەتە، دڵکەئیبە، پێوترێ سیزنال دیپرێشن، پێوتێ کە ئابەی وەرز، خەمۆکی وەرز، خەمۆکی زستان و ئەخیری پاییز ناقیشان نییە. بۆ چونکە لەم کاتەیە ئینسانەکان خەم و خەفەت و ناڕەحەتیەکان دەست پێیەکە، چونکە بەشێک لە خۆشیەکانی دڵ و دەرونی ئینسان ئەو ڕۆشناییەیە کە لە خۆرەوە پێیەگا. هەر کاتێ ڕۆشنایی ڕۆژنەما وردە و دەدڵەکان کە ئی بەبن و خەمەکان زیادە بن، بۆیە ئەو کەسانی کە خەمۆکن ئەڵێن کاک دکتۆر من ئیتر ئێوارانم لێیە ماخۆلانم تێکەوێ، من ئیتر کە ئێوارانێ دڵم تەنگە بێ، ئیتر کە لە عەسرەوە من دانیشم خەم و خەفەت و ناڕەحەتی ڕووم تێیەکە، حەزم لە تێکەڵی خەڵک نییە، بێتاقەتم، تاقەتی قسەم نییە، تاقەتم نییە چێژ بۆ مناڵەکانم لێنێم بۆ ئێوارە. ئەمە نیشانەی خەمۆکیە. بەڵام حەق نییە ئەم وەرزە، ئەم کاتە، ئەمەی خوای گەورە بە ئێمەی بەخشیوە بەم شێوەیە سیر بکرێ. چونکە تەقەلوباتی وەرز کە خوای گەورە لە کوردستانی شیرینە پێی بەخشیوین یەکێکە لە نیعمەتە گەورەکان. چونکە ئەگەر وەرزەکان تەنها گەرما بن و وەکو بیابان وابێژیانی ئێمە گۆڕانکارینەیەت دیسان ڕادەی لەگەڵ وەرزەکەیە. بەڵام پاییز ئەبینی کەوتۆتە ناو گەرمایی هاوین لەگەڵ سەرمایی زستانەوە، لە بینی دوو وەرزی دوو جەمسەری گەرما و سەرمایە دێ، لەبەرە وەرزێکی زۆر خۆشە. ئینسانی موسڵمان حەقا ئەگەر خەڵکی تر حەزی لە بەهار بێ، ئینسانی موسڵمان حەزی لە پاییز بێ، چکە واتا بۆ ئەم سۆرەگەیەنێ. کاتی خۆی ساڵی ئیسلامی بە پاییز نەخشێنراوە و بە پاییز دیاری کراوە. بۆ چونکە پاییز وەرزی حاصڵات بووە، وەرزیە بۆ کەیتر بەروبەرهەمی تیا پێگەیشتووە. لەو کاتەشا جارێکی تر ئەرز چێراوەتەوە و چێراوەتەوە، بۆیە پێیان وتووە وەرزێکی خۆش و بەبەرەکەت. اینجا لە کووردا شتێک هەیە پێڵێن پایزەبرا. چێزانە پایزەبرا چییە؟ ئەوانەی پیرن، ئەوانەی قەدیمن، مازە پایزەبرا چییە؟ ئەگەر دوو کە شەریک بن لە ئیشێکە، لە دەخڵ و دانەوێڵەیەکە، شەریکێکیان لێی نەپرسێ، ئەمی تریان پێوەی بڕێتێ و ماندوو بێ کە کاتی حاصڵات بێ لە کاتی پاییزە، ئەمیش بێ برا سەلام عەلەیکم عەلەیکە سەلام، ئەرێ زەرعات و دەخڵەکەمان گەیشتێتە چووە، ئەمە پێڵێن پایزەبرا. یعنی بەس هاتووە بەرهەمەکە بشنێتەوە، بۆیە ئەگەر ماوەیە کەسێ دیار نەبووتیان ئۆ پایزەبراوە لەکوێیت، ئەومانە وایە تەنها لە کاتی ئیش و لە کاتی دەستکەوتا پەیا بێ کە لە پاییزایە.